عێراق ئەو وڵاتەی کە سەرچاوەی داهاتەکەی تاقانەیە و تەنها پشت بە زێڕی ڕەش دەبەستێت لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەهۆی هەڵکشان و داخشانی نرخی نەوتەوە بەردەوام کورتهێنانی بودجەی هەبووە بۆ ساڵی 2020 ئەگەرچی پرۆژەی یاساکە پەسەند نەکراوە بەڵام بە هەمان نرخی ساڵی 2019 نرخی نەوت دیاری کراوە. ئێستا نرخی نەوت لە 3 مانگی ڕابردوو زیاتر لە 170 نرخەکەی لەدەستداوە بۆ ئەم ساڵیش پێشبینی دەکرێت کورتهێنانی لە بودجەدا زیاتر لە 30 میلیارد دلار بێت. نرخی نەوت وەک هەر شتێکە دیعایات و ڕێکلام و شایعات زۆر کارلێک کە دێتە خوارێ بە شکلێکی مفاجی دێت خوارێ بەڵام کەس بەسەر دەکەی کاتێک زۆر دەوێت ئەوەی کە ڕووی داوە لە چینەوە هاوردەکردنی نەوت کە ڕۆژانە 11 میلیۆن بەرمیل بوو ئێستا هاتە خوارێ بۆ 8 میلیۆن بۆ نمونە عێراق کە لە 2009 56 دلار تەقدیری کردبوو نرخی نەوت ئێستا هاتە خوارێ لە خواروی 45 دلار واتە کورتهێنانێکی تازەی بووجە ڕوودەدا بەبڕی 12 میلیارد لەسەر ئابووری عێراق کەچی ساڵی ڕابردوو 56 دلار بوو ئەوجا 19 میلیارد دلار ئێمە کورتهێنان هەبوو. چین یەکێک لە کڕیارە سەرەکیەکانی نەوتی عێراق بەهۆی کەمکردنەوەی خواستی بۆ ئەو بەرهەمە لە 11 میلیۆن بەرمیلەوە بۆ 8 بەرمیلی ڕۆژانە کاریگەری تەواوی لەسەر وڵاتانی هەناردەکاری ئۆپیک دەبێت. بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەم دابەزینی نرخی نەوتە کاریگەری تەواوی لەسەر وڵاتان دروست دەکات. دابەزینی پارەی نەوتیان فرۆشتنی نەوت لە عالەما کاریگەری لەسەر هەموو جونگەکانی ژیانە بێ بە تایبەتی لە وڵاتی چووکە عێراقە کە سەرچاوی داهاتی ئەساسیترین سەرچاوی داهاتی بریتە لە فرۆشتنی نەوت پشت بە فرۆشتنی نەوت دەبەسێ بە دڵنیایە کاریگەری لەسەر هەموو جونگەکانی ژیان لە عێراقا بێ و کوردێنانی بودجەی عێراق بەڵام تەمەنایەوە شەکەین بەو شێوەیە نەبێت کە کاریگەری لەسەر مەسەلەی موسە و ژێوی ژیانی خەڵکە بێت. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە لە وڵاتی چین و تەشەنەکردنی بۆ بەشێک لە وڵاتان خواست بۆ کڕینی زێری ڕەش کەم بۆتەوە بە تایبەتی لەلایەنی وڵاتانی پیشەسازیەوە. عێراقیش کە بە تەواوی پشت بە فرۆشتنی نەوت دەبەستێت ئێستا دیار نییە زێری ڕەش بەو ئاسانیە نرخەکەی بەرز دەبێتەوە یاخود نا بۆیە جارێکی دیکە کورتهێنانی بودجەی دەبێت ئەمەش بە تەواوی کاریگەری نەرێنی لەسەر گشت سێکتەرەکان دروست دەکات لە عێراقدا. دیاری شێخە کوردستان 24 هەولێر.